الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. همو ساڵێکتان جەژن و خۆشی و شادی و کامەرانی بێت. جەژنە پیرۆزەم هەیە بۆ تێکڕای مسلمانانی سەرزەوی. بیرتانە سێ ڕۆژ پێش ئێستا باسی ئەوەم کردوتم ئینەمە الأعمال بالنیات. الحەمدولله هەر خوشک و برایەک کە ئەڵڵا دەعوەتی کردبوو سەر ڕای زۆرێک لە ڕەزالەت و مەشەقەت کە گومانیان وابوو ڕەنگە نەتوانن حەجکەن، الحەمدولله ئێستاکە کفت و کۆڵ بوونە، پایان تۆقلەی کردووە، هیلاکن، ناتوانن ڕەنگە خەڵک بە نوێنەرایەتی بچێ ڕەمی جەمەراتیان بۆ بکە. خۆشەویستان، ئەوە پاداشتی سەبر و ئارام و سەباتە. خەڵک بە سواری و بە پیادە ڕۆیشت بەبێ گوێدانە هەر بربەستێ الحەمدولله گەیشتن بە ئاواتەکانی خۆیان، دوعاشیان کرد، ئینشاءالله حەجیشیان قبوڵە بئیذن الله. لە بینی قاچاق و ڕەسمی پەروەردگار هەر کەسێکی دەعوەت کردبێ بە ڕەسمی بردوێتی عەرەفە، و هەر کەسێکیشی دەعوەت نەکردبێ هەموو دنیا لە پشتی بێ ناتوانێت بچێتە خاکی عەرەفات. و هەر ئەوە نەش ئەڵێم لێرەوە گردن ئازایم هەیە بۆ هەموو ئەو دۆست و خۆشەویست و ئەحبابانە کە ئەگەر دڵم ئێشان بن داوای گردن ئازایان لێکم و گردنی هەموو مسلمانێک ئازاکەم کە ئەهلی تەوحید و قیبلە و ئیسلام بێت. السلام علیکم ورحمة الله وبركاته. هەموو ساڵێکتان جەژن و خۆشی و شادی و کامەرانی بێت. جەژنە پیرۆزەم هەیە بۆ تێکڕای مسلمانانی سەرزەوی و بە تایبەتیش مسلمانانی کورزبان و بە تایبەتیش ئەو برا و هاوڕێ و دۆست و خۆشەویستانم کە کاریگەریان هەیە لەسەر ژیانم، هەنگاو بە هەنگاو هەم چاودێریم هەکەن، هەم دوعای خێرم بۆ ئەکەن و هەم دەستگیرۆی ئیش و کارەکان من و لەوەش بترازێ خزم و ناسیار و دۆستەکانی خۆم داوا ئەکەم لە پەروەردگار هەموو لایەکتان عاقیبەت خێرکا و باڵا دەستان کا لە ژیانی دنیا و لە ڕۆژی قیامەتیش لێتان خۆش بێ. و ئەم جەژنە پیرۆزەیش ئەقۆزمەوە بۆ هەلێک لە بیرتانە سێ ڕۆژ پێش ئێستا باسی ئەوەم کردوتم ئینەمە الأعمال بالنیات. الحەمدولله هەر خوشک و برایەک کە ئەڵڵا دەعوەتی کردبوو سەر ڕای زۆرێک لە ڕەزالەت و مەشەقەت کە گومانیان وابوو ڕەنگە نەتوانن حەجکەن، الحەمدولله ئێستاکە کفت و کۆڵ بوونە، پایان تۆقلەی کردووە، هیلاکن، ناتوانن ڕەنگە خەڵک بە نوێنەرایەتی بچێ ڕەمی جەمەراتیان بۆ بکە. خۆشەویستان، ئەوە پاداشتی سەبر و ئارام و سەباتە. ئەوە ئەو حەجە بوو کە پەروەردگار بانگی خەڵکی کرد و ئەذن فی الناس یەئتوکە ریجالا وعلى كل ضامر يأتين من كل فج عميق. خەڵک بە سواری و بە پیادە ڕۆیشت بەبێ گوێدانە هەر بربەستێ الحەمدولله گەیشتن بە ئاواتەکانی خۆیان، دوعاشیان کرد، ئینشاءالله حەجیشیان قبوڵە بئیذن الله. بۆیە بەڕێزان، کاتێک کە من ئەم قسانم کرد بەڕاستی کۆمەڵێک کۆمپانیا و کۆمەڵێک خەڵکی یعنی ئەوانەی کە هەست بە بەرپرسیارەتی دینیان نەئەکرد، کۆمەڵێ تەعن و قسەی ئەملا و ئەولایان کرد، شتی خراپیان وت. بەڵام بە هەر حاڵ الحەمدولله لە بینی قاچاق و ڕەسمی پەروەردگار هەر کەسێکی دەعوەت کردبێ بە ڕەسمی بردوێتی عەرەفە، و هەر کەسێکیشی دەعوەت نەکردبێ هەموو دنیا لە پشتی بێ ناتوانێت بچێتە خاکی عەرەفات. فبۆیە من هەر ئەوە ناڵێم داواکەم لە پەروەردگار سبحانه وتعالى حەجەکەی قبوڵ کردبن، دوعاکانی گیرا کردبن، پاکی کردبێتنەوە لە تاوان و ئەو نزا و پاڕانەوانی کە کردان بۆ خەڵکی مسلمانی مستەزعەفی سەرزەوی، بۆ ئێمەمانان پەروەردگار دوعاکانتان لێ وەرگرێ. و هەر ئەوە نەش ئەڵێم لێرەوە گردن ئازایم هەیە بۆ هەموو ئەو دۆست و خۆشەویست و ئەحبابانە کە ئەگەر دڵم ئێشان بن داوای گردن ئازایان لێکم و گردنی هەموو مسلمانێک ئازاکەم کە ئەهلی تەوحید و قیبلە و ئیسلام بێت. چکە من بەڕاستی خۆم داوای لێ خۆشبوون لە ئەڵڵا ئەکەم سبحانه وتعالى بە هیچ شێوازێک لە ڕووم نایە دەست بنەمە ڕووی مسلمانێکەوە کە داوای گردن ئازایم لێ بکە. ئەگەر لە دڵی خۆیەوە داوای گردن ئازایم لێکا گردنی ئازادی، ئەگەر نەشی کردو منەر ئازای ئەەکەم داواکەم لە ئەڵڵا سبحانه وتعالى ئێمە و ئێوە لە بەهەشتی پان و بەرینا کۆکاتەوە لەو شوێنەی کە بڵێن الحەمدولله الذي أذهب عنا الحزن. سپاس بۆ ئەو پەروەردگارەی أذهب عنا الحزن، خەم و پەژارەی لێمان دوور خستەوە. و ئەمەش مەقڕونە بە ئینسان خەم و پەژارە لە هەر شوێنێک بی. گرنگترین خاڵیش لەم جەژنەیە العید لمن حقق التوحید، عید و جەژن و خۆشی و نقل و چکلێت بۆ ئەو کەسەیە کە تەوحیدی هەبێ، کە شوێنی دینی ئەڵڵا بکەوێت سبحانه وتعالى، کە شعاری لەبەیک اللهم لەبەیک تێبگات، کە شعاری الله ئەکبەر الله ئەکبەر الله ئەکبەر تێبگات، کە ئەڵڵا گەورەیە، ئەڵڵا شایستەی پەرستنە، ئەڵڵا شایستەی بەرنامەدار ڕێژیە بۆ مرۆڤەکان. شوێنکەوتنی بەرنامەکەی ئەڵڵا
انجا نقل و چکلێت و جەژنانی لێ ئەکەوێتەوە چکەم ئەگەر معلومی جەنابتانە پەیامی جەژنی قوربان بریتیە لە زیندووکردنەوەی پەیامی بنەماڵە و خانەوادەی ئیبراهیم، ئەو خانەوادەی کە هەموو ژیانیان پڕچەرمەسەری و تەضحیە و بەرخودان بوو بۆ تەوحید و لا ئیلاهە ئیلا الله لە دەرکردنی خۆی لە زێدی باو باپیری، پاشان هێنانی هاجرە خاتون و ئیسماعیل بۆ مەکە. إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم من كر خێزانەکەم لێرە داناوە کە هیچ بەرهەم و بوومێکی ژیان نییە کە تایە بژین و ئەو کاتێکەوەها پەروەردگار تاقی کردەوە إني أرى في المنام أني أذبحك من کوڕم بینیومە لە خەوا کە سرت بڕم. بەو شێوازە زیندووکردنەوەی سەفا و مەروە، زیندووکردنەوەی مەشعر الحرام، ڕەجمی جەمەرات، ئەو هەموو تەواف و عیبادەت و مانەوە لە دۆڵی مینا کە پێغەمبەران لەوێ حەجیان کردووە و عیبادەتی پەروەردگاریان کردووە، خۆی بۆ خۆی پەیامێکە عاقلەکان تێ ئەگەن. و ئەوەشتان لەبیر بێ بەڕێزان، پەروەردگارە فەرمێ وأذن في الناس يأتوك رجالا وعلى كل ضامر يأتين من كل فج عميق ليشهدوا منافع لهم ويذكروا اسم الله في أيام معلومات. ذكري الله بکەن لە ڕۆژانی دیاری کراوە، ئەو ڕۆژانەی کە معلومە. ئەوە حەج چەند ڕۆژێک بوو، دوو ڕۆژی تر مسلمانان ڕەمی جەمەراتەکەن و ئەگەڕێنەوە بۆ خاک و نیشتیمانی خۆیان. تۆ سێری لەوە بکە، ئەکرێتە منت ئەم هەموو چەند ساڵەی ماوە بڵێ وەڵا کێشە نییە 20 ساڵی تر تەوبە ئەکەم، سەوفە ئەتوب 4 ساڵی تر 5 ساڵی تر، وەکو ئەوەی کە حاجەکان ئەگەر بیاونتایە وەڵا ئەمڕۆ ناچین بۆ عەرەفە، ئەوە ئەمڕۆ یەوم النەحر ئیمڕۆ ئەچین بۆ عەرەفە. ئیتر خەڵک بچێتە عەرەفە عەقڵ گۆڕینەوەیە. عەرەفات کاتی خۆیەتی، طواف كاتي خويتي، رمي جمرات كاتي خويتي، ليشهدوا منافع لهم. سيري أو منفعتها نبكن كسودي إيوه هي فروردگاري شفرميه وتزودوا فإن خير الزاد التقوى. زادوا زخيرك وكانوا أتن بو حج بلان باشترين زادوا زخيري تقوى لا الله ترسانوا توحيد بابنبونا بشعائر كان إسلام. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. برز راقرتني دروشمي حج لەلایەن ئەو حاجیانی کە ڕۆیشتن کە زۆر بە مەشەقەت خۆیان و ماڵ و مناڵ و یاخود دایکی پیرێژنەکانیان برد، دڵنیابن ئینشاءالله حەجەکەتان وەرگیراوە. ذلك من تقوى القلوب. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. ئەوە نیشانەی پاکی و بێگەردی دڵەکانە کە ئەو مەشەقەتیان دایە بەرخۆیان. ئەپارڕێمەوە لە ئەڵڵا عاقیبەت خێرتان بکە، هەر لە جەژن و خۆشییا بن، پەروەردگار خێر و خۆشی بڕژێنێتە سەر حاجەکانمانە و بەسەڵامەتی بیان گێڕێتەوە بۆ زێدی باو باپیرانیان و ڕەحم لە ئێمە و ئێوەش بکات لە دوعای خێر بێ بەشمان مەکەن، پێویستمان بە دوعای خێرە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.